ئێمە تێڕۆنمان وایە ئەوانەی کە ئالوودەبووی مادەی هۆشبەرن نەخۆشن قوربانین نەک تاوانبار. ئەگەر باسێکی سنتەرەکانی شانەوە بۆ بکەی ئەو سنتەرانە ئێستا گەیشتۆ بەکوێ؟ بەڵێ ئێمە لە هەر شەش چاکسازیەکەی کە هەمانە سێ چاکسازی گەوران هەولێر سلەیمانی دهۆک، سێ چاکسازی ژنان و مناڵان هەولێر سلەیمانی دهۆک، لە هەر یەکێ لەوانە سەنتەرێکی چارەسەر و شیاندنەوەی مادەی هۆشبەرمان دامەزراندووە. لەم سنتەرانە ئەوانەی کە ئالوودەبووی مادەی هۆشبەرن چارەسەر وەرەگرن و شیاندنەوەیان بۆ ئۆکرێ بۆ ناو کۆمەڵگا و دەورێکی زۆر باشیان هەیە زیاتر لە 765 بەنزیکی تا ئێستا چارەسەریان وەرگرتووە دوایەوەی کە پشکنینی خوێن و میزولیشیان بۆ کراوە بە تەواوەتی لە مادەی هۆشبەر پاکبوونەتەوە. باشە ئەو کەسانێک کە توش بوون دوایەوەی کە چاک دەبنەوە ئازاد دەکرێن هەر ماوەی کە ماویانە لە زیندان بەستێک دەبن؟ نەخێر ئەو ماوەی کە ماوێتی لە زیندان ئەبێ تەواوی بکات چکەوە بڕیاری حاکمە بڕیاری وەزارەتی کاروکاری باری کۆمەڵایەتی نییە. هەرچەنە ئێمە تێڕۆنمان وایە ئەوانەی کە ئالوودەبووی مادەی هۆشبەرن نەخۆشن قوربانین نەک تاوانبار. بۆیە ئەبێ ئەمە لە باتی ئەوەی کە سزا بدرێت حکم بدرێت پێویستە چارەسەر وەربگرێت. باشە جەنابی وەزیر جیالەوە هەواڵێکەیە کە زیندانیەکان دەتوانن لە ڕێگەی کامێرەوە قسە لەگەڵ خانەوادەکانیان بکەن ئەم میکانیزمیان چۆنە؟ بەڵێ ئێمە خۆی هەفتانە 2 ڕۆژ هەیە لە هەموو چاکسازیەک بۆ بڵێ بینینی گشتی جگەلەوە خەلوەی شەرعیمان هەیە ژوانی هاوسەرەکانمان هەیە ئەوەی کە بە ڤیددیۆی قسە لەگەڵ کە سوکاریانەکەن ئەوانن کە لە وڵاتانی دەوروبەر یا لە وڵاتانی دەرەوە ئەوانە بۆ ئەوەی کە سوکارەکەی ناتوانێت لە سەرنجێکی ڕۆژهەڵاتی کە سوکارەکەی و هەفتەیەک ناتوانێت دووجار بێ لێرە سەردانی بکە ئەتوانێت لە ڕێی ڤیددیۆ قسە لەگەڵ کە سوکارەکەی بکات. دیاریکرا بەس ئەپلیکیشنە قسە دەکەن یان هێشتا دیاری نەکراوە؟ هەمووی دیاریکراوە لاپتۆپیان بۆ کڕاوە و ڕۆژانە قسە ئەکەن.